ناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست سێیەکەمەکانی زانکۆ و پەیمانگەکان بۆ ساڵانی 2015 لە شاری هەولێر گردبوونەوە و داوای دامەزراندن دەکەن. هاوکات سەرۆکی هەرێمی کوردستان لە پێشەنگەی کار لە هەولێر ئاماژەی بەوە کرد کەرتی گشتی ناتوانێت هەموو دەرچوانی زانکۆ و پەیمانگەکان بخاتە کارەوە. بە میوانداری هەرێک لە بەڕێزان کاژا و شەهاب نوێنەری سێیەکەمەکانی زانکۆ و پەیمانگەکان 2015 بۆ 16 هەروەها دکتۆر بێستون حەمە ساڵح سکرتێری ڕێکخراوی قوتابیانی کوردستان لە هەولێرشەوە هێمن محەممەد بەرپرسی بەشی لێکۆڵینەوە لە ناوەندی عێراقی بۆ لێکۆڵینەوە و شیکارە سیاسیەکان تاوتوێی ڕێژەی بێکاری و دانەمەزرانی دەتوانی زانکۆ و پەیمانگەکان دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبینین. ماوەی 4 ساڵە دەرچوانی زانکۆ و پەیمانگەکان لە هەرێم دانەمەزراون. سەرۆکی هەرێمی کوردستانیش ڕای دەگەیەنێت کەرتی گشتی ناتوانێت هەموو دەرچوانی زانکۆ و پەیمانگەکان بخاتە کارەوە. نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان لە میانی پێشانگای کار لە هەولێر ڕایگەیاند ئێستا هەرێمی کوردستان لە قۆناغێکی تازەدایە و بەرەو ئایندەیەکی باشتر هەنگاو دەنێت. دڵنیایە دۆخی ئابووری باشتر دەبێتەوە و بازار دەگەشێتەوە. دەرفەتی کاریش بۆ گەنجانی کوردستان زیاتر دەبێت. نێچیروان بارزانی وتیشی ئەزموونی وڵاتانی سەرکەوتوو سەلماندوویەتی کە دۆزینەوەی کار تەنیا ئەرکی حکوومەت نییە و کەرتی گشتی ناتوانێت هەموو دەرچوانی زانکۆ و پەیمانگەکان بخاتە کارەوە. کەرتی گشتی و کەرتی تایبەت و کۆمەڵگەی مەدەنی دەتوانن پێکەوە هاوکار و هەماهەنگ بن تاوەکو زۆرترین دەرفەتی کار دابین بکەن. ماوەی 4 ساڵە دەرچوانی زانکۆ و پەیمانگەکانی هەرێمی کوردستان کە بەپێی ئامارە نافەرمیەکان زیاتر لە 100,000 کەسن دانەمەزراون. ئەمەش کاریگەری خراپی لە سەر دۆخی ئابووری و کۆمەڵایەتیان هەبووە. جگە لەوەش لە ماوەی 27 ساڵی ڕابردوو دەرفەتی دامەزراندن و هەلی کار لە کەرتی حکومی زیاتر بۆ ئەو کەسانە بووە کە ئەسەر بە پارتە دەسەڵاتدارەکانی هەرێم بوون و بە هەزاران کەسیش بە ڕێگەی نایاسایی دامەزراون. هاوکات بە پێی ئاماری لایەنە پەیوەندیدارەکان ڕێژەی بێکاری ئێستا لە هەرێمی کوردستان بۆ لە 11 دابەزیوە. ئەمەش دوای ئەوەی لە ساڵانی ڕابردوو ڕێژەکە بۆ لە 14 بەرز بوویەوە. بەپێی بۆچوونی بەشێکیش لە شارەزانی بواری ئابووری ڕێژەی بێکاری زۆر لەوە زیاترە کە ڕاگەێنراوە و جگە لە دانەمەزراندن ئێستا بێکارێکی شاراوی گەورە لە فەرمانگەکانی حکوومەتی هەرێمی کوردستان هەیە. لەلایەکی دیکەوە لە هەرێمی کوردستان وەک پێویست گرنگی بە کەرتی تایبەت نەدراوە و ئەم کەرتە وەک پێویست نەیتوانیوە هەلی کار بۆ دەرچوانی زانکۆ و پەیمانگەکان بڕەخسێنێت. لە هەمان کاتیشدا بەهۆی ئەوەی کە کۆمپانیا حیزبیەکان قۆرخی زۆربەی کەرتەکانی هەرێمی کوردستانیان کردووە تەزکیەی حیزبی ڕۆڵی هەیە لە پەیداکردنی هەلی کار بۆ دەرچوانی زانکۆ و پەیمانگەکان. لەگەڵ ئەوەشدا بەهۆی گرنگی نەدان بە کەرتی تایبەت لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا چەندین کارگا لە هەرێم داخراون و بەهۆیەوە بە هەزاران کەس لە کەرتی تایبەت کارەکانیان لەدەست داوە. دانەمەزراندنی دەرچوانی زانکۆ و پەیمانگەکان لە کاتێکدایە دەی ئەم مانگا کابینەی نوێ لە پەرلەمانی کوردستان متمانی پێدراو لە وتاری سەرۆکی نوێی حکوومەتیش ئاماژە بە دەستپێکردنەوەی دامەزراندن نەکراوە و ناشزانرێت کەی پرۆسی دامەزراندن بۆ دەرچوانی زانکۆ و پەیمانگەکان دەست پێ دەکاتەوە. جارێکی تر سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز و خۆشەویست. سوپاس بۆ میوانەکانمان. ئەگەر سەرەتا بچینە هەولێر لای کاک هێمن. کاک هێمن زۆر سوپاس بۆ بەشداریتان لە بەرنامەکەماندا. خۆتان ئەگەدارن ماوەی 4 ساڵە پرۆسەی دامەزراندن لە هەرێمی کوردستان وەستاوە. وەلایەنە پەیوەندیدارەکان باز لە ڕێژەی بێکاری لە سەدا دەکەن. پێ دوایە ڕێژەی بێکاری ئێستا لەوە زیاترە یاخود لە 10 بۆ لە 11. سڵاوتان لێبێ سڵاو بۆ بینەرانیشتان. حکوومەت بووە دەستگا ڕسمیەکان باسی ئەوەکەن لە سا 11 ماوەی لەمە پێش باس لەوە کرا کە ڕێژەکە کەم بۆتەوە بۆ لە سا 11 بەڵام بەرهەسی ئەو ڕقەمانە نازانم چۆن هێنراونن ینی کێشەکە لەوایە کە هێشتا ئەمە دایرەیەکی ینی شوێنێکمانیە فەرمانگەیەکمانە بۆ وردی لەم مەسەلەیە بکۆڵێتەوە. هەروەها ڕێژێکی زۆر لە بێکاران هیچ ناچنەوە بەلای حکوومەت بڵێن ئێمە بێکارین و بە دوای کار ئاگەڕێن. جا لەبەرەوە ئەو ڕقەمان ئەگەر ئەو ڕقەمە ڕاز نییە و بەشێکی
ڕەنگە ڕێژەیەکی تهدیدکردنێکی سادەی بازار بێت چەنە ڕێژەی بێکاری هەروە ئەگەر وردیش بیتەوە ڕێژەی بێکاری زۆر لەوە زیاترێت چونکە ئێمە شتێکمانەیە پێڵم بەتاڵی مقەنعا لە هەرێمی کوردستانە ڕێژێکی زۆر بێکارمانەیە بەڵام هێراون لە ناو دایرە حکومەکانە کاریان دراوەتێ وەکو معاشێکی کەمیانە درێتەوە وەکو سۆشیاڵ وەکو معاشێکی سۆشیاڵ و بۆی بژین و تەواو. بەڵێ بەس ئێمە دەستی ئامارمان هەیە لە هەرێمی کوردستان پێ دوای ئامارەکانی دەقیقنی کە باس لە سەدای 11 دەکرێت لە بێکاری ئەگەر ئەوە نییە پێ دوایە چەند ئێستا ڕێژەی بێکاری بە شێوەیەکی گشتی قسەکردن لەسەرەوەی ڕێژەکە چەنەوە شتێکە ئێمە لەبەرەوەی بێ شوێنێک هەبێت لە وڵاتانی دنیا شوێنێکەیە کە کەسێک بە ئیشە بێ ڕاب ئەڵێ بە حکوومەت و دایرەکە کە من ئیشم نییە بە دوای ئیشە ئاگەڕێمەوە جۆرێک لەم ڕێککەوتنە هەیە لە نێوان ئەو کەسانی بێکارن و حکوومەت بەڵام ئەم شتە لێرە نییە جا لەبەرەوە هەر قسەی بکرێت لەسەر و داتایەوە ئەو داتای حکوومەت بڵاوی کردو هەر داتایەکی کە قسەیەکە نازانم چەندێک لە ڕووی زانستیەوە قسەیە بتوانانی بڵێم داتایە ڕاستە ناتوانم بڵێم ئەم ڕقەمە بەس ئەوەی کە دەرەکەوێ ئەم ڕقەمە لەوە زیاترەوە هەر قسەیەکی کە بکەم ڕەنگە لە ڕووی زانستی و تاوا نەبێ ببوورە ئەگەر وەڵامەکە بەدڵی ینی تەواوین نەبێ بەڵێ بەس سەبارەت بە هۆکارەکانی بێکاری یعنی پێ دوای هۆکاری قەیرانی دارایی و یاخود خراپی لە بەڕێوەبردننی هەرێمی کوردستان هۆکاری مەسەلەن بێکاری و نەبوونی دامەزراندن و هەلی کاری پێویستە مەسەلەی بێکاری مەسەلەیەکی فرەڕەهەندە لە هەرێمی کوردستانە ئەوە توانی کۆمەڵە فاکتەری زۆر گەورە هەن کە واکەن بێکاری هەبێ و بێکاری زیاترە بێ لە ئایندەیە سادەترین هۆکارەوەیە کە ئابووری کوردستان گەشە ناکات لە بەراورد بە گەشەی دانیشتوانەکەی بەڵام گەورەترین هۆکارەکانەوەیە ئێمە لەلایەکەوە حکوومەت هیچ استراتیژێکی نییە ڕاستە حکوومەتیشیەوەنیە ئیش بۆ هەموو کەسێک بدۆزێتەوە بەڵام استراتیژێکی ئابووریش نییە لە هەرێمی کوردستانە وابکە ئاڕاستەی گەنجام کا بەرە و چۆن بچنە ناو بازارەوە کێشەکە لەوە زیاتریشە یان توانی بڵێ سیستەمی خوێندنی تۆ پڕە لە مشکلەیە خەڵکیی زۆر گەنجێکە بند ینی 4 ساڵ لە جانکۆ یا زیاتر خوێنێت دواترێتە بازارەوە هیچ توانایەکی نییە بجگە لەوە توانی بڵێ گەندەڵی یەکێکە لە فاکتەرە گەورەکان چونکە ئێمە گەندەڵی بتوێنێتەوێ نەگەرەوەی نایاڵێ کۆمەڵێکی زۆر خەڵکە توانیانێ دابمەزرێن یا بچنە شوێنی خۆیان بگرە مەسەلەی قۆرەخکاری بازارەکە وای کردو هەلی کار دروست نەبێت کە تۆ قۆرەخکاری دروست کرد خەڵک ناتوانێت بەرهێنانکەوە برایانش نەکرا هەلی کار دروست نابێت ئەمەش واکە کۆمەڵێک بچنە پێش و کۆمەڵێکی نەچنە پێشەوە فاکتەرەکان زۆرن بەڵام ئەوەی کە لە هەمویان گرنگترە ئێمە کە قسەی لەسەرکەین کەرتی تایبەت کەرتێکە گیری خواردو بەدەست کەرتی گشتیەوە ینی گیری خواردو بەدەست حکوومەت و حیزب و ئەم دینانەوە ئەگەر بهێڵن کەرتی تایبەت دیشکە ڕەنگە بتوانێت هەلێکی کاری زیاتر دروستکە بەڵام بەهۆی قۆرەخکاری و بەشێکی لە راپۆرتەکە تا ئێستا نەیتوانیوە ئەو ئەدای خۆی جێبەجێ بکە کە توانێت بیکە ئەوەشی بمێنێتەوە ئێمە ئەبێ کۆمەڵە دەستکاری باشی بنچینەی بکەین لە سیستەما بۆی وا بکەین گەنجان هەم بمێنەوە لە وڵات و هەم ئیشیشان دەستکەوێت ئەوەیە کە سیستەمی خوێندن وا پێ بکەین گەنجە بەرهەم بێنێ کە بتوانێت ئیش بدۆزێت و بتوانێت لەگەڵ سیستەمە تازەکەی بازارە بڕوا بۆی کە شارەزایی لە کۆمپیوتەر و زانستە تازەکانە هەبێ بۆی شارەزایی لە زمانی تازە هەبێ بەڵام ئەوەی کە هەیە ئێستا ڕوئەیە کێشەیەکی فرەڕەهەندە بەڵام هیچ استراتیژێک نییە لە ئێستاە بۆ چارەسەرکردنی و حکوومەت پێی وایە ئەگەر 10,000 تاعینکە و 20,000 تاعینکە ئەم کێشەیە هەر بەردەوام بێت کێشەکە زۆر لەوە گەورەترەوە چارەسەرەکەشی زۆر لەوە ڕیشەیترە و پلانی 20 ساڵیەوێ بۆ وای وا بکەیت کە بڕێژە بێکاری کەم بکەیتەوە و بیخیتە ئاستێکەوە کە ئابووریەکی بەهێزە هەبێت. بەڵێ سوپاس دەکەین کاکێ من دواتر ڕێم بۆ لای بەڕێزت کاژەوخان بەڕێزیشت بەخێر بێ سەبارەت بە سێیەکەمەکانی زانکۆ پەیمانەکان ئەمڕۆژ خۆپیشاندەتان کرده بوو لە هەولێر بە دیاریکراوی هۆکاری دانەمەزراندتان بۆ چی دەگەڕێتەوە؟ زۆر سپاس بۆ بەرنامەکانتان ئێمە ژمارەمان 1369 کەسە کە یەکەم و دووەم و سێمی سەر ئاستی زانکۆ پەیمانگەکانین بۆ ساڵی 2015 بۆ 16 بۆ ماوەی 3 ساڵ بەرەو 4 ساڵن کە بە بۆنی قەیرانی دارایی شەڕی داعش هەرزانی نرخی نەوت زۆر لەو بابەتانە دوایان خستۆوە ئێمە زۆر چالاکی و خۆپشاندانمان هەبووە لە ماوەی ئەم 3 ساڵەیە و هەر جارۆ بە بیانوویەک ئێمەیان ناردۆتەوە کۆتا جاریان 14 بوو کە بەڕێز نێچیروان بارزانی لە کۆنفرانسێکە بڵێ 14 ئاماژەی بۆ کردیەکەم و دوو موسێمی سەر ئاسی زانکۆ پەیمانگەکان وەرئەگیرەنەوە بەڵام 27 لە کۆبوونەوەیەکی ترە وتی ژمارەیان زۆرە و بە دوای میکانیزم و ڕێزبەندیە ئەگەڕێن بەڵام من لەو ئەپرسم
ئایا یەکەم و دۆم و سێمی سەر ئاسی زانکۆ پەیمانگاکان وەرنەگیرێنەوە چ ئەمەلێکی خوێندن چ کێبڕکێکی خوێندن ڕۆحێکی زانستی لە ناو زانکۆ پەیمانگاکانە دروست ئەبێ کێ هەڵی خوێندن و فێربوون ئەیە و پێشتر کە وەجبێ پێش ئێمە وەرگیرانەوە شەڕی داعش هەبوو قەیرانی دارایی هەبوو نزمی نرخی نەوت هەبوو زۆر بابەتی تر هەبوو بەڵام سەرباقی هەموو ئەوان وەرگیرانەوە لەو کاتێک کێوە دانەمەزراون هیچ گەندەڵێکی شە بوو لە دامەزراندن بۆنمە لەو لابیستان خەڵک دامەزرابێ یەکەمیش نەبوو بێ مۆمنونە سەراستی زانکۆ پەیمانگەکان زۆر ئەو بابەتانە زۆر هەیە ئەوە جێی نیگەرانی ئێمەیە کە ئێمە بۆ هەموو هەوڵان نێو بۆ هەموو کۆشتێک کە کردومانە بەڵام هیچ حسابە بۆ هەموو هەوڵمان دووبوونەی ئێمە نەکراوە دڵنیام ئەگەر بۆ شێوێ بڕوە قەیرانێکی زۆر گەورەی خوێندن دروستە بێت لەناو ئەم وڵاتەیە چونکە هیچ کەس هەوڵی خوێندن و فێربوون نایە بۆچی دانەمەزراندنی ئێوە قەیران دروست دەکات بۆ نمونە زیانەکەی چییە بۆ نمونە جگەلەوەی کە وەکو تاک لە ڕووی ئابووریەوە کە دەرفەتی هەلی کارتان نیە بەس لەسەر پرۆسی خوێندن زیانەکەی چیە ئێمە وەکو تاک دەرفەتی هەلی کارمان نییە لەبەرەوەی تۆ ئەچیتە هەر جەیەک عەقدی چەند ساڵێکت بۆکە بەڵام ئێمە لەبەر وەرگرتنەوە لە زانکۆ پەیمانگەکانە هیچ ئەو عەقدانەمان قبوڵ نەکردووە و ئەوە لە کردی تایبەتە ئەومان لە دەزیا و لە کردی گشتیشە هیچ شتێک بە ئێمە ینی هیچ ئەمەلێکمان نایەنێ و دڵنیام چەند ساڵێک ئەگەر بەم شێوێ بڕوە قەیرانێکی زۆر گەورەی خوێندن و فێربوون دروست ئەبێت چونکە یەکەم و دووەم و سێم کاریان دەست نەکەوێت ئیشیان دەست نەکەوت نتوان لە بوارەکەی خۆیانە خزمەت بکەن کەی تر هەوڵی فێربوونە کێ هەوڵی خوێندنێ من خۆم کە چەند تەلەبە بووین نزیکەی 120 تەلەبە بووین هیچ کەس هەوڵی فێربوونی نایە تەنها بۆ دەرچوون بوو ینی دڵنیام بە ئەگەر بۆ جۆرە بڕوە تووشی قەیرانێکی گەورەی خوێندنەبێت بڕیارێک هەیە ینی بڕیار وەکو بڕیار و یاسا بۆ دامەزراندنی ئێوە ئێمە بوون هەموو ساڵێک سێ یەکەمەکاندا بمەزرین عرفێک بووە هەموو ساڵێ وەکو عرفێک بووە یعنی وەکو پرۆژەیاسەیەک بەڕێوە ڕۆشتووە بەڵام ئێمە لە مودووە ئەمانەیە بیکەن بە پرۆژەیاسەیەک لە پەرلەمان پەسەند بکرێ بۆی ئەو عرفە بێ بە پرۆژەیاسە چونکە ساڵانی پێشوو هەر دوای تەواوکردنیان وەرگیراونەتەوە لە زانکۆ پەیمانگەکانە سپاس دەکەم دەگەرم وڵای بەڕێزی دواتر دکتۆر جەنابیشت بەخێربێ سەبارەت بە مەسەلەی بێکاری خۆتان و کوڕەخراوێکی بواری قوتابیان کە 4 ساڵە مەسەرەن پرۆسی دامەزراندن نییە پێتان وایە ئەوانەی کە دەرچووی زانکۆ پەیمانگەکە ژمارەیان چەندە یعنی بەرنامفەرمیش بێت ئەوانەی کە دەرچوون و هەری کاریان بۆ نەڕەخساوە بەڵێ بەناوی خۆی بەخشندەی میێرەوان سوپاس بۆ تۆ و ئەوکارانی بەڕێزیشە دیارە هەرێمی کوردستان قەیرانگەلێکی زۆریە یەکێک لەو قەیرانانە قەیرانی گەنجانەوە گەنجانیش لە ناویاندا دەرچوانی زانکۆ پەیمانگاکان و هەروە ئەوانی کە دانەمەزراون بەداخەوە ئێمە لەم وڵاتە هاتین هەموو شتێکمان کرد هەموو دەرچەیەکی بەدەستێنانی نان و بەدەستێنانی بژێویمانێنا تەنیا لە دامەزراندنا کۆمان کردەوە بۆیە ئەو شتە خراپەی کە حکومەت دروستی کرد لە هەرێمی کوردستانە ئێستا باجەکەیەدا باجەکەشی ئەوەیە کە ناتوانێت ئیستیعابی ئەو کۆمەڵە قوتابیە دەرچۆ زۆرە ناکات لە هەرێمی کوردستانە کە بەداخەوە یعنی نەگەر 3 ساڵیان 4 ساڵە لە هەندێک لە کۆلێژ و بەشەکان لە 2012 بە هیچ جۆرە دامەزراندن نەبووە لە کوردستانە لە بەشێکی زۆری کۆلێژەکان لە 2014ەوە دامەزراندن نەبووە تا یەکەمەکان یعنی یەکەم و دووەم و سێمەکان ئەمانیش لە 2015ەوە نییە ئەوانی تر نییە بۆیە ئەتوانین بڵین یعنی ئێستا لە هەرێمی کوردستانان بە نزیکەیی 40,000 کەس دەتوانین بڵێن 40,000 کەس لە هەرێمی کوردستانە دەرچووی کۆلێژ و پەیمانگاکانە بەشەکانی پەیمانگاکانە پسپۆڕێکی تەواوی هەیە ئەم 40,000 کەسە بە هیچ جۆرێ دانەمەزراون ئەمانەی کە هیچ هەلێکی کاریان دەست نەکەوتووە جینا ژمارەکە لەو زیاترە کە هەندێکی تری هەیە هەلی کاری دەستکەوتووە لە ناو کەرتی تایبەت و هەندێکی کەمیشەیە بە ئەملاولا بۆ خۆی تەعین بووە و بە کتاباتی ڕسمی و فەرمی و نافەرمی و بۆ نمونە حساباتی کەسی و شەخصی دامەزراوە بۆیە بەڕاستی بێکاری لەم وڵاتە یعنی قەیرانێکی زۆر قوڵە و کێشەیەکی زۆر گەورەی بەردەم حکوومەتەکانی هەرێمی کوردستان هەرچەند ئەوان ناتوانن دەرێک بە کێشەکانی هاوڵاتیان ناکەن چونکە خۆیان و کێشانیان نییە خۆیان کوڕیان نییە دانەمەزراوێ کچیان نییە دانەمەزراوێ خزمیان نییە دانەمەزراوێ براو کەسوکار و هەتا دراوسێ و خەڵکی گەڕەکەکەی ئەوانیش نییە دانەمەزرایە بۆیە ئەوان هەست بەمانە ناکەن کە هەستی پێ ناکەن کەس نابینن لەوانە هەست بە دەرچوویەکی زانکۆی یەکەم یان دووەم یان سێم یان ئەخیرەم کە ئەو مافی خۆیەتی و زانکۆی تاواکۆی هەستی پێ ناکەن بۆیە کە هەستی پێ ناکەن هیچ پلانێکیشیان نییە پلانیان نییە بۆ ئەوەی کە کەرتی گشتی
ئیستیعابی ئەو ژمارە زۆرەی دەرچوو ناکە بێت کەرتی تایبەتیش وا لێ بکە کە دەرچۆکان لە خۆ بگرێ. ئێستا ئەوەی لە کەرتی گشتی ئیشەکە هەرەوەیە لە کەرتی تایبەتی ئیشەکە هەر ئەوەیە ئەگەر بۆی بکرێ شەوانی ژیشەکە ئەیتر ئەوەی تر بە بیانووی ئەوەی کە ئەزمموی نییە تازە تەواو بووە دەرچووی تازێت هیچ کەسکاری پێ ناسپێرێ ئەوەی تریش یعنی بەداخەوە لە وڵاتی ئێمە کە ئومێد دەکەم یعنی ئەو خەڵکانی کە لە شوێنە بەرپرسیارەتەکانیان بەدەستە بێن بگەڕێن یعنی کاکە ئێسا لەگەڵ ڕێز و حرمەتم بۆ هەموو ئەو کەسانی کە گویان لێرە و لەم بەرنامە و ئەی بین و ئەی بیسن یعنی ئێمە یعنی لە وڵاتی ئێمە منی فەرمانبەر هەر منی فەرمانبەر منی کاسبی ناو شارم ناو بازارەکانم هەر منی فەرمانبەر منی جێرانی تەکسیەکانم هەر منی فەرمانبەر لە کەرتی تایبەتی ژیشەکەم هەر منی فەرمانبەر ئەمەوێ بڕام ئەگەر ئیشێکی تری خارجی ئەمانەشم دەستکەوێ منی فەرمانبەر وام لێ دێ ئەزمموی فەرمانبەری مەگوازمەوە بۆ کەرتی تایبەت و لە کەرتی تایبەتیش سوود لەوەی من وەرەگرێ ئیتر من هیچ ڕێگەیەک ناکەمەوە بۆ دەرچوویەکی وەکو ئەم دادەیە و هاوڕێکانی و ئەمە هیچ دەرچوویەکی تریش بەڵام لە وڵاتی ئێمە پێویستمان بوو گۆڕینی کاری حکوومەتە مەسەرهاری کار بدۆزێتەوە لێرە یاخود بوون منی بۆچی لە کوردستانە بڕوانامە دوای تاوکردن ینی ناتوانرێت هەلی کاری دەستکەوێت یاخو خەڵک تەنا بڕوانام بدەزێنی و بڕوانامەکە بۆ چیە گەر هەری ئێمە کاک حەکیم ئێمە بڕوانامە بەدەستێنان بۆ ئەوەیە کە تۆ پسپۆڕی لە کارێکە لە لایەنێکی خوێندن ئاوەرەگری بەڵام هەلی کار بڵێ ئیشی حکوومەتە بۆ ئیشی حکوومەتە حکوومەت دەبێ بێت پرۆژە یاسایەکی هەبێت کۆمپانیەکان مولزەم بکا بەوەی کە ئەوانەی کە لە کەرتی گشتیە کار ناکەن لە کەرتی تایبەتە کار بکەن ئەو کاتە هیچ کێشەیەکی بێکاری جیاوازی چینەکان دروست نابێت حکوومەت بێت کەرتی تایبەت ناچار بکا بەوەی کە کەرتی گشتی وەرنەگرێ حکوومەت بێت کەرتی تایبەت ناچار بکا بەوەی کە کرێکاری بیانی وەرنەگرێ حکوومەت بێت کەرتی تایبەت ناچار بکە ئەو کەسانی کە بۆ نمونە منێک کە لە زانکۆ دەرەچم منی تەجروبە نەزەری زانکۆ و پەیمانگاکانم لایە بەس با حکوومەت بێت هەوڵێک بۆ یعنی دەرچەیەک بە من بدۆزێتەوە ڕێگەیەک مانجێک بمخاتە ناو خولێکی شیاندنەوە دوای ئەم خولە شیاندنە پێم بڵێ کاکە فەرمو بڕۆ لە حکوومەت ناتوانین دادمەزرێنین بەس فەرمەوە کەرتە تایبەت هەیە ئەم کەرتە تایبەتە لەسەر مامولزەم کردوون دەرچوانی زانکۆ پەیمانگا ئەوانەی بێکارن وەریان بگرێت ئەو کاتە هەموو کەسێک مەمنونی ئەوە بێ کە بڕوالێوێ ئیشکە بەڵام بەداخەوە ئەمانە هیچیان نییە بۆیە قەیرانێکی قوڵە ژمارەیەکی زۆر دەرنەچوو دەرچووی زانکۆ پەیمانگاکان ساڵانیش ئەمە زیاد دەکات ساڵانە لە هەرێمی کوردستانە لە نێوان 9 بۆ 10,000 دەرچوودا ئەمە دەرەچێت لە زانکۆ پەیمانگاکان بەبێ ئەوەی هیچیان بڕۆنە ناو کارکردنەوە. سپاس دەکەم کاکێم بگەرم ولای بەڕێزت بەڕێز وتت حکوومەت پلانی نییە بۆ کەمکردنەوەی ڕێژەی بێکاری یاخود دامەزراندنی ئەو دەرچوانی زانکۆ پەیمانگەکان پێ دوادێ پلانەکە چۆن بێ ینی چۆن دەتوانرێت ئەم کێشەیە چارەسەر بکرێت ئەوەی کە ئێستا خەڵک کاری دەست ناکەوێت وە ژمارێکی زۆر خەڵک زانکۆ پەیمانگەکان تەواو کردووە کاریان نییە. بەڕاستی مەسەلەی دانانی استراتیژێک بۆ ئابووری تۆزە مەسەلەیەکی ئاڵۆز و دوورخایانیشە بەڵام ئەوەی کە هەیە حکوومەت دەبێت ئاراستەیە بۆ بۆ کۆمەڵە پیشەسازی دیاریکە بۆ حکوومەت هێرێمە ئەوێ لە ماوەی 20 ساڵی داهاتوە چ سێکتەرێک بەقوت بێت لە چ بوارێکە گەشە بکە ئێمە کێشەیەکمانەیە کۆمەڵە سێکتەر خەریکی گەشەکردن بەڵام هیچ کاتێک گەشەی دەستی کار لە هەمان کاتانیە بۆ کۆمەڵە پیشەسازیمانەیە بەڕۆی تەناویەوە دەستی کارەکەی لە سایەک و دووسەی ناخۆیە حکوومەت دەبێت کۆمەڵە استراتیژ دانێ ئەم پیشەسازیانە کە لە وڵاتە دروستە بن ئەم کۆمپانیانە ناچارکە و بۆ کۆمپانیەکانیش لە دوورمەودا باشتر کە دەستی کاری ناوخۆ هەرزانترە لە دەستی کاری دەرەکی و ناچاریان کە لە ماوەی 1 ساڵێکە دەورات و فێرکردن و هەمووانەی فێریان کە وردەورد ئەم خەڵکە ناوخۆیە بێنە ناوم پرۆژانە و ئیشەکان بەڕێوە بەرن ئەوەی کە هەیە لە ئێسایەوە زۆر کەسیش تێبینیە کە ئەوەیە کە
بەڕاستی هیچ نییە هەر شتێکەوە لە خۆی ئەڕوا و کەسیش نازانێت چۆنم شتە ئەڕوا ئەوەی کە هەبێ دوورمەودای ئەمە بیرکەینەوە حکوومەتی هەرێم پلانی چییە پلانەکە وە نیە بڕوا خەڵک دامەزراندن ئێستا ئەگەر یەکێکی ئابووریناز بێنیتە ناو وڵاتی ئێمەوە و ورد بێتەوە لە دەستی کار لە کەرتی گشتیا بڕوا بکە لە ساپەنجای خەڵکەکەی فەسڵەکە چونکە لە ساپەنجای خەڵک لەلای حکوومەتی شەکە ئیشی نییە ئەبێ بێنیتە دەرەوە بێنیتە کەرتی تایبەتەوە بۆ ئیشکە کێشەکە لە چیایە بەڵام لە هەمان کاتە بەدیلی کەش نییە بۆ خەڵک ینی بەشێک حکوومەتی ئێمە مانای نییە 5 میلیۆن کەسە میلیۆنێک کەس معاشەخوا یا 600,000 کەس معاشەخوا ئەبووە هەموو قەبارەی حکوومەت 50-60,000 کەس بووە بەڵام کێشەکە لەوایە هیچ بوارێکی کەنیا حکوومەت بە ناچاریش کۆمەڵێک زۆری خین کردوێتەوە مەسەلەیەکی سیاسی شکری دەنگە لە کاتی هەڵبژاردنەکان و کۆمەڵی مەوزوعی کێ بەڵام کە یەیتەوە سەر ئەم مەوزوع مەسەلەیەکی درێژخایەنە و حکوومەت بە پلاندانێ ئێمە کۆمەڵی زانکۆمانێ ئەم زانکۆوانە بە کۆمەڵی کەس دروستکەن هەم لە بواری تەکنیکیا کەسی شارەزا بن هەم لە بواری داهێنانە یعنی کەسێک کە تەخەڕوجەکە یا شادەیەکی بەرزیە ئایا چەندێک دەتوانێت ئەم زانستەی بێنێ و ئیشێک بۆ خۆی بدۆزێتەوە یا ئیشێک دابێنێ ئێمە بە تەمابین حکوومەت خەڵک دامەزرێنێ لە دوورمەودایە ئەمە گەورەترین هەڵا بێت چونکە بوردەوردە قەبارەی حکوومەتەوە نەگەورە بێ حکوومەت پارەی پێ نابێت بچێ بیا بە خەسەخانە پارەی پێ نابێت بیا بە نەخۆشخانە کێشەکە لەوانی کە قەبارەی حکوومەت ئەم دەرچوانە دامەزرێنێ یا نا بەڵام کێشەکە لەوایە حکوومەت بێ پلانێکی هەبێ تۆ گەنج هەیە گەنج باشترین سەرمایی تۆیە چۆن وایان لەیەکەی ئەم گەنجانە هەم بۆ خۆت هەم اقتصادەکەش هەم ئابوووریەکەش گەشە پێبەر و حکوومەت هیچ لەو بوارەیە کارێکی نەکردو بۆ چکەشتەکان هیچ پلانێکی تیان نییە بڵێ کاکە ئێمە لە ماوەی 5 ساڵی داهاتوە سێکتەرێکی ئابووری گەشە پێین یا لەم 5 ساڵی داهاتوە ئێمە 2 میلیارد دلار خینە بوارێکەوە بۆی بتوانین 20,000 دەستی کار بخینە کارەوە هیچ یەکێک لەمانە ڕوونایە ئەوەی کە ڕوئەیە بریتە لە وەرگرتنی پارە لە بەغا یا لە ڕێگەی نەوتە و دابشکردنی بە شێوەیەکی هەڕەمەکی و دواتر ئەگەر پارەیەک مایەوە درێ بە مەشروعە یانە و تەواو ینی ئەمە کورت و مختصری پلانەکەیە ئەمە بوا بەردەوام نابێ و وردەوردەش ئابووری ناوخۆیی وردەوردە بچووکترە بێتەوە بۆ چونکە ئەوەی کە ئەمێنێتەوە گەشەی دانیشتوان زیاکە و پارەکە لە جێی خۆیەتی وردەوردە پارەکە کۆمەڵێک عادەتی ئێمەشتی دروستەکە دابەشبوونێکی زۆری جیاوازی نێوان سەرمایە لە نێوان چینێکەوە بۆ چینێکی کەیە چونکە خۆمان لە ڕاستیا ڕێژەیەکی زۆر گەندەڵیمانێ ئەنجا کێشەیەکی زۆر لەوە گەورەتر هەیە هەبوونی هەلی کار هەیە ئێستا هەنێک کەسێ ئیشی دەسەکەی بەڵام سەیری معاشەکەیەکەی سەیری ئەو موچەیەکەی وەریگرێ زۆر کەمە ینی حکوومەت هیچ پلانێکی نییە کە وا بکە بە گەنجێک کە هانی با ئیشکە ینی معاشێکی زۆر کەم کە بیرەکەی تۆم گەنجە بیرەکاتەوە من چۆن ژن بێنم چۆن ژیانی بۆ خۆم دروستکەم ئەمانە هەمویان بۆ خۆی کێشەیە پێم پێشم وایە کێشەکە زۆر لەوە قوڵترەوە پێویستی بە کۆمەڵێکی زۆر پسپۆڕەیە کە بتوانن نەک هەر لەوەی کە لە مەسافەی ئەم گەنجە بەڕێزانە هەلێکی کاریان بە بەس بریتە لە بیرکردنەوە لە 20 ساڵی داهاتوێ وڵاتە لە 30 ساڵی داهاتوێ وڵاتە چۆن وا بکەی تاقەی تۆ نەڕوا لە ئیجا بخن چێ چۆن وا بکەی تاقەی تۆ لە وڵاتە بمێنێتەوە خزمەتی وڵاتەکەی خۆ بکە خزمەتی خۆشی بکە کۆمەلگایەکی مستەقر دروستکە بەڵێ بەس وەکو وتت حکوومەت باخی بەو کەرتانە نەداوە کە گەشەی کاری تێدا ئەنی بۆ نمونە ئەو کەرتانە چین کە لە کوردستانە باخیان پێ نەدراوە کە دەتوانرا هەلی کار بۆ گەنجان بۆ دەرچوانی زانکۆ پەیمانەکان بڕەخسێت ئێمە شتێکەیە لە ئابووریا پێڵێن نەچرال ئیندۆمنت ئەوەی کە وەکو سروشت پێ بەخشیبی لە هەموو ئابووریەکە یەکێک لەو شتانەیە کە تۆ زۆر باش توانی ئیسفادە لە کۆی بازارێکی گەورەشەیە مەسەلەی کشت و کاڵە ینی ئێمە زەویەکی زۆرمانەیە ئاوێکی باشمانەیە عێراق یەکێک لە وڵاتانەی ساڵانە بای چەندین میلیارد دلار خواردن هاوردەیەکە لە وڵاتانی کەەوە بۆ لەلای ئێمەوە هاوردەینەکە ئەمە بەشێکە توانی تۆ هەزاران کەس بخەیتە بواری ئیشۆتیان نەگەر لەوەی کە بڕافە بچن کشت و کاڵکەن بەڵکو لە مەسەلەی دروستکردنی کۆمەڵێک کارگەیە بۆ لە خوتونان و چی تا ئاخری ئەوەی کە بەرهەمە کشت و کاڵەکە تو ماشي كم مسألة قشتو جزارة كم دوشت زور عساين كره بهمان كاتيشة مسألة كمالش تيكات وين حكومة بوكوش كمال عبوري لشخص كان وحفتا كان إيشان لكردو بوارك جريو كان سرمایه گذاری تیک بون من ملولات خو معنا اتوانین کامل پیش سازی هی بون من پیش سازی اصلا یوی که همان لمولاتا وکو سرچاوه بکاری بینین بون من ولاتی اما مسئله نوتی که کلو بارانی که متوانی استفاده کی زوری لکن نگروی بینین درو با کامل کارگی پیش سازی پتروکیمیایی تی دروز نکره با کامل اشت دروز نکره که ما هینا کما ماده خاوا کمانه اتوانی با اسانترین شوی که کامل زور باری که هیا که اتوانی تو و برهنانی تی بکن بالا من پیسی به استراتژی پیسی به رؤیه هیا پیسی به وه حکومت بیلو کاته و من چیم هیا و چون اتوانم میشانه بکم لماعی دسالی دهت و پلانی تاز سادنین پلانی دور مودان سرمایه گذاری و صبری شوه بالا جدی من ونی که دیوم یوادارم کابینه نو لوان
لەوانی پێشووتر جیاواز بێ ئەم ڕوو بینینیە نەبووە لە پێشترا وا بکەی تۆ لە 10 ساڵی داهاتوە بڵی کاکە منەمێ 50,000 کەسم 100,000 کەسم لە سێکتەرێک ئایکا کە بواری نەوت و پیشەسازەکانی نەوتایە تا ئێستا بیرمان لەوە نەکردوێتەوە یا بیرمان لەوە نەکردوێت مەسەلەی گەشت و گوزار و وا ڕێک خەین خەڵکێکی زیاتر ڕوو بکاتە وڵاتەوە یا مەسەلەی کشت و کاڵ وا پێ بکەین بەرهەمی ساڵانە بگاتە ئاسێ نا ئێمە کەوتونەتە بەرەوەی کە ئەمساڵ بارانە باریان نا بۆ نمونە ئەمساڵ نازانم سنوورەکەمان کراوە بێ یا داخراوە بێ هوتێل بەرزە بێت یان این سیستەماتیکیان شتێکمان نییە کە وا بکە ئەم ئابووری استقراری هەبێ و گەشە بکە بۆی ئێمە هەمیشەش هەموو 10 ساڵ جارێک ئەزمەیەکی قوڵە بینین بەرزبوونەوە و دابەزینێکی زۆر لە ئابووریا بینین بۆ چونکە هیچ پلانێک نییە کە ئایندە بینی بۆ ئەم سیستەمە بکە. بەڵێ سپاس دەکەم کاکیم دواتەگرم وڵای بەرز کاژە خۆم گرم وڵای بەرز سەبارەت بە گربنەوەکەی ئەمڕۆتان بە دیاریکراوی داواکارتیان چی بوو لە ئەوکوسە یەکەمەکان لە کابینەی نوێ و ئەوان هیچ وەڵامێکیان هەبوو خۆپیشاندنێک کە ئەمڕۆ لاوێکرا وەک هەموو جارێک کە گردبوونەوە خۆپیشاندانمان کردووە نوێنەرەکانمان ئەچنە ناو ئەنجومەنی وەزیرانە و لەوێ چەند قسەیەکیان پێ دوای نێرنەوە وەکو هەموو جارێک پێشتر پیانەوتین چاوەڕێ پێکهێنانی حکوومەت بکەن تا ئەم حکوومەتی کاربڕێکەرە تا هەوکو حکوومەت پێکنێ ناتوانین هیچ بکەین دەسەڵاتوانێ ئێمەش بۆیە ئەمڕۆ بە هەلمانزانی لەبەرەوەی حکوومەت پێک هاتووە و هیچ بیانوێک نەماوە و ماوەی 20 ڕۆژمانیاوە بە پێیان تاوەکو جوابی داواکاریەکانمان بنەوە ئەگەر جوابی داواکاریەکانمان نەدرێتەوە ئێمە هەڕەشەیمان گرتنمان کردو چونکە بە هەموو حەقی خۆمانە ئەگەر لە بەشەکانی خۆمان وەربگیرێنەوە و خزمەت بە وڵاتێکی خۆمان بکەین. بەڵێ بەس هیچ وەڵامێکی نەبوو ئەمڕۆ وەڵامێکی سەرەتایی یاخۆت وتویانە چاوەڕێکن کە پێشتر بەڕێزە دەڵە وتویانە کە بە کابینی نوێ پێک بێ ئینجا وەڵامتان وەک هەموو جارێک هەر چاوەڕێ بکەن و ئینشاڵڵا لە کاتێکی نزیکا جواب ئەدرێنەوە و ئومێدتان بەم حکوومەتە هەبێ و گەشتبین ئەوەی کە پێشتر بە باسی پاساوی قەیرانیدارایی و پێتان وایە ئێستا ئەو پاساوە نەماوە ینی دەتوانرێت ئەگەر قەیرانی داراییمان هەبووایە ئاگادارین چەند وەجبێک لە پزیشکان دامەزراون قەیرانی دارایی تەسیرەتی لەوان نەکردووە و چەند شوێنێکی تر ئاگامان لێ کە زۆر شوێن هەیە وەرگیراونەتە و کێشەی قەیرانی دارایی نەبوو بەڵام نازانم بۆ لەمەی ئێمە کردویانە بەبیان و کە ژمارەمان 1369 کەس یعنی زۆر کەمین بەڵام تێناگەم حکوومەتێک کە نەتوانێت 1369 کەس کە بە حەقی خۆیان لە شوێنێک ئادابنێتەوە کە شایستەی خۆیانە چاوەڕێی چیتر بکەین نازانم. وتت دوای 20 ڕۆژتر ئەگەر وەڵام نەدرێنەوەمان دەگرن لە کوێمانەگرن لە هەولێر لەبەر لە ئەنجومەنی وەزیران ئەبێت جوابێکی یەکلاکەرەوەمان پێبن چونکە بە هەموو حەقیق خۆمانە بە وەز وەکو بڕیار دەرچوو بۆ دامەزراندنی ئێوە بۆ من بڕیارێک دەرچووێ بەڵام کاری پێ نەکرابیا خودیش بڕیارێک لەو بارەوە دەرنەچوو بوو بەڵێ بڕیار دەرچوو هەموو ڕاگەیاندنەکانیش بڵاویان کردەوە یەکەمین کەناڵ هەموو کەناڵەکان ئاماژەیان پێەیە بەڕێز نێچیبران بارزانی لە کۆنفرانسێکە ئاماژەی بەوەیە کە یەکەم و دوو موسێمەکان وەرئەگیرن و هەمومان بە دڵخۆشی بەگەشتبینی یعنی چاوەڕێ بوون لە بەشەکانی خۆمان و تەلەفۆنمان بۆ بکرێتەوە بڕۆین دەوام بکەین بەڵام دوای 14 ڕۆژ لە 13 ڕۆژ لەو بڕیارەی پەشیمان بووەوە. سپاس دەکەم دکتۆر ناوبڕێکمانێت دوای ناوبڕەکە گەڕێم وڵای بەڕێز بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێک و دەگەڕین وڵات. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنی یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی سەرەڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاری ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی بێگومان نەخێر فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت. ئێستا خزمەت گوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە: سلەیمانی، شارباژێر، شارە زوور، هەڵەبجە، سەی سادق، عربەت، پێنجوێن، بازیان، تاسڵوجە و زرگوێز. فانسی نێت هەمیشە ئینتەرنێتی بێسنوور. چاڤیلاند ئەگەر کەسێکیت لە ژیاندا حەزت لە مجازەفە و بینینی دیمەنی سەرنجڕاکێشە و هەروەها حەز بە بینینی کەسایەتیەکانەکەیت وا باشترە سەردانی ماڵی ترسناک و مۆزەخانەی مۆم بکەیت لە چاڤیلاند. چاڤیلاند گەورەترین پرۆژەی گەشتیاری لە هەموو عێراق. سەنایس هەمیشە بە تامێکی تازەی میوەکان لە هەناوی سروشتەوە پێشکەش بە ئازیزان تی بکە. شەربەتی سەنایس تامێک لە سروشتەوە. شەربەتی سەنایس تامێک لە سروشتەوە. هەمومان حەزمان لە پەنجە.
برنجێک تامی ڕاستەقینەی برنجمان پێ ببەخشێ. باڵزار جملەی دێت لە برنج، بەڵام بژاردەی من برنجی دۆلفینسیە. بە تام و بۆن هاوشێوەی برنجی کوردیە، 100% سروشتیە. برنجی خڕی دۆلفینسی شێفە گەورەکان سەرسامەکات، بۆیە بێ دوودڵی بژاردەی من و کابانی ماڵە. تا ئێستا زۆر جۆری برنجم تاقی کردوێتەوە، بەڵام هیچیان وەک دۆلفینسی نییە. تامێکی ترە ئێوەش دەتوانن تاقیکەنەوە. دۆلفینسی باشترینمان بۆ هەڵبژاردن. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. زارێکی سڵاتان لەبێت بینێرانی بەڕێز دکتۆر گرێمۆلای بەڕێزت سەبارەت بەو دانەمەزراندنە چەندە کاریگەری لەسەر پرۆسی پەروەردە و خوێندنە بۆ لە کوردستانە یاخود بەشێکی زۆر لە جوانی زانکو پەیمانگەکان بۆی ئەوەی کە دانەمەزراون ڕویان لە وڵاتانی دەرەوە کردووە. خۆی ئەو عقلەتی حکوومەتی کوردیە بار بەڕێەوە هەموو شتێکە بێتەوەی قەیران لە بەردەم پرۆسی پەروەردە و فێرکردنە. لەبەرەوەی کە حکوومەتی کوردی هات قوتابی و خوێندکاری بە جۆری ڕایەنە تۆ ئەبێ زانکۆ تەواوکەی پەیمانگە تەواوکەی ئیمجا تەعین دەکەم، ئیمجا پارەت دەسەکەوێ، ئیمجا ئەبێ بێت لە زانکۆوە بخوێنی پارەت دەسەکەوێ، نەخوێنی پارەت دەست ناکەوێ. بۆیە هەموو کەسێکات ڕووی کردە خوێندن و خوێندن کە شتێکی زۆر باشە خوێندن، بەڵام خوێندنی بەو ڕۆحێتە چوڕی کردە خوێندن بۆی پێی تەعین بێ، نەک بەو ڕۆحێتەی بخوێنێ خوێندەوار بێت پرۆژەی هەبێ پێشنیارکە نازانم توێژینەوە بکە لەسەر حاڵەتێک لە حاڵەتەکانی هەرێمی کوردستان. بەڵێ یعنی لەو کەسانی کە چون یعنی ساڵانە ئێمە ژمارێکی زۆر گەنج بە ناچاری سەری خۆیان هەڵەگرن ڕێگەی هاتوو نەهاتی هەندەرانە گردەبەر. دەرچوانی زانکۆ پەیمانگاکانیش بە دڵنیایی ئەگەر پشکی شێریان بەرنەکەوێتەوە یعنی پشکی شێریان بەرنەکەوێت بەشێکی باشی ئەو خەڵکە نەچنە دەرەوە. ئیتر ئایا ئەگاتە شوێنی مەبەست ناگات لەوێ کاری دەسەکەوێت دەستی ناکەوێت سنوورداشکرێتەوە یان سنوورداش ناکرێتەوە. ئێمە بەڕاستی یعنی نەبوونی پلانی حکومداری لە هەرێمی کوردستانە بێ پلان یعنی بێ بازار کرد بێ بایەخکردنی هەموو کەرتەکانی ژیان لە هەرێمی کوردستانە وای کردووە کە ئیتر تۆ هیچ هیوایەکت بە خوێندن، هیچ هیوایەکت بە شەهادە، هیچ هیوایەکت بە ڕۆشنبیری، هیچ هیوایەکت بە توێژینەوە، هیچ هیوایەکت بە هیچ شتێک لەمانە نەمێنێ. بۆیە ئەمانە وایان کردووە گەنجێکی وەکو ئەم دادەیە هاوڕێکانی لە بری زۆر هەوڵی داوە بۆ ئەوەی یەکەم بێ، بۆ ئەوەی ببێتە موعید، بۆ ئەوەی بڕواتە زانکۆ، لەوێ ببێتەوە مامۆسای زانکۆ، بیەوێ خزمەت بکە، بیەوێ ئەم سیستەمە سەقەتە بگۆڕێ. بەڵام ئەم دێ یەکسەر ناومێدیەکە لەوەی کە تەعین نابی، نەک جارێت 10 جار خۆپیشاندان کە، نەک 10 جار 100 جار خۆپیشاندان کە مان بگرە کورە. ئێمە خاوەن پێداویستی تایبەت لە هەرێمی کوردستانە ئیشەڵاو ئەمانوان نابین مانی گرت کاکە بە شەق و تێڵان و بە سیارە سنوورداش کرانەوە بەداخەوە یعنی نازانە سنوورداشی چیان کردنەوە. بۆیە تیان هەڵدان، سوکایەتیان پێکردن، مافەکانیشیان لێ زەوتکردن، هەیە دەسی نییە قاچی نییە لەگەڵ ڕێز حرمەتم بۆ هەمویان کە من خۆم یەکێکم لەوان معاشەکەیان بڕین، هەموو شتێکیان لێ داخستن، هەموو دەرگایەکیان لێ قەپات کردن، بەڵام هیچ باکیان نەبوو بەوەی کە هاتن هاواریان کرد، ناڵەیان کرد، هەموو کامێرەی دنیا تەسویری کردن، بەڵام حکومەت هەر باکی پێیان بەس وەکو ڕێکخراوێکی قوتابیان کەوە چاودێریتان کردووە لەو ماوەی کە دامەزراندن بە شێوەیەکی فەرمی ڕاگیراوە گەندڵی هەیە بۆ خەڵک بە نایاسایی دابمەزرێ بەوەی واستە حزبیەوەی تەسکی حزبیەوە. کاکە لە هەرێمی کوردستاندن گەندەڵی لە پێدانی کارەبا هەیە، کارەبا گەندەڵی لە پێدانی زەویە هەیە، گەندەڵی لە پێدانی ڕقەمی سیارە هەیە، گەندەڵی نازانم لە بڕۆی بۆ شوێنێ ئەگەر 50 دار تەوزیعکەن تۆ گەندەڵیەکەن 8 داری جوانی هەڵەگرنەوەیان بە 8 کەسی بەسوول و ئەوی تریشی ئیتر هیچی دەست نەکەوێت. بە دڵنیایی گەندەڵی هەیە لە دامەزراندنە، بە دڵنیایی خەڵک بۆنمونە لە چەند ڕۆژی پێشوو لە بڵاوکرا
ڕایەوە لە تۆڕە کۆمەڵایەتەکان و ڕاگەیاندنەکان لە سنووری یەکێک لە پەروەردەکانی ئەم سلێمانی خۆمانە بە ئەمری بەرپرسێکی ئەم وڵاتە کەسێک دامەزرێ بە ماوەساییتر وەکوایە لەو هەموو سنوورە بەرفراوانە کە دەڤەری ڕاپەڕینە یەک کەسی تر ماوەسان نەبێ ئەم پسپۆڕی ئەمیە بێ نازانمە لە زانکۆی مەریخێ نایەوە لەکوێ نایەوە ڕەفیقەکان یە میچیان نەزانی ڕەفیقە بەڵێ گەندەڵی هەیە یەکەم و دووەم و سێم تەعین نەبووەتەوە بەڵام سیانزەیەم تەعین بووەتەوە نێرا بۆ ماستەریش بووە بە مامۆستای زانکۆژی سا دەرزی ژەڵێتەوە پۆزیش لێدا گەندەڵیە بووە لەوەی کە بۆ نمونە کەسێک شیاو نەبووە لە شوێنێک دانراوە کەسێک شەهادەی نازانم بۆ نمونە پلەی بۆ گۆڕاوە هەموو ئەمانە هەیە بە بەرچاوی کامێرەی شەواکرێ بە بەرچاوی خەڵکی شەواکرێ بەبێ ئەوەی یعنی هیچ سڵێکیشی لێ ناکەنەوە ڕەنگە بۆنەوەنا هەر لەگەڵ ئەمانە هەبوو بێ دوای ئەمانیش تەعین بێ یەکسەر تەواو بوو بێ لە خوێندن تەعین بوو بێ کاکە هەیە لەگەڵ منە تەواوی کردووە بۆنەوەنا یەکسەر تەعین بووە یەکسەر نێراوە خوێندن یەکسەر ماستەریەنا یەکسەر هاتوێتەوە یەکسەر بۆ بە مدیر بۆیە بۆچی ئەمە چی بوو نمرەکەشی لەوانی تر زۆر کەمتر بووە سپاس دەکەم کاکێ من بگەرم وڵای بەڕێزت سەبارەت بەوەی کە کۆمەڵێک پێشەنگای کار لە هەرێم دەکرێنەوە ئەمڕۆژ لە هەولێر کرا بۆ پێشەنگایەکی کار پێ دوایە کێشەی بێکاری ئێمە بەدامەزراندنی کە هەرچەندە ئادیار نیە 1200 کە نازانم 1600 کەس دامەزرێن کێشەی بێکاری بەوە چارەسەر دەبێت بە لەو ڕێژە بێکاری زۆری کە ئەمڕۆ لە کوردستان هەیە وڵاهی سەرەتا نەزانم ئەم 1600 ئەو ڕقەمەی کە جەنابە باسیەکەی ئەمانە دروست ئەم 1600 هەلی کار دروست کراوە چین ئەم هەلانەکە دروست کراون ئەمەی کە ئێمە هەستی پێەکەن کۆمەڵە کۆمپانیان لەم شوێنانە کۆکرێنەوە کۆمەڵی ئیشیانی عادەتی لەوێ بڕۆتێ سەر ئینتەرنێتی ژەمانی شەبینیتەوە بەڵام و کاتە دەجاتیەوەی لە ڕێی CV و ینی لە ڕێگەیەوەی بێ لە ڕێی ئینتەرنێتەوە بکرێ ڕوبەڕوەکرێ ئەوەی من تێبگەم ڕەنگە هەڵەش بم بەڵام ئەوەی کە هەیە ئەمانە هەلی کار نەبوون دۆزراون تۆمانە گەیاندنی کۆمەڵێ بوون کە ئیشیانەیە بەوانی کە ئیشیان پێویستە ینی خاوەنکار و ئەو کەسێ بە دوای ئیش ئاگەڕێ و ئەم کێشەی هەرێم بەم شتانە حەل نابێ کێشەکە لەوە ئاڵۆسترە ئێمە کێشەکان زۆر لەوە قوڵترن ینی بەم شتانە ئەمانە کۆمەڵی وەکو پاراسیتۆڵن کۆمەڵی حەوی سەریێشن بۆ کاتێکی کورد ئەوەی کە هەیە کێشەی گەورەی ئێمە ئەوەیە ینی ئێمە کۆمەڵێک گەورەترین کێشە لە هەرێم و لە عراقیش بە ئەم کێشەی گەندەڵیە ینی گەندەڵی هەرەوە نییە کە دامەزراند ناکرێت گەندەڵی لەوەیە کە بڕێکی زۆر لە سەرمایە و سامانی وڵاتە بە هەدەرە درێ و ڕەنگە خۆ بێمە ماوەیەک لەمە پێش راپۆرتێکمان کرد نزیکی 780 میلیارد دلار لە ماوەی 15 ساڵی ڕابردووە 16 ساڵی ڕابردووە بە هەدەر درراوە بڕێکی باشی ئەمە لە هەرێمی کوردستانە بووە گەندەڵی واکا بۆ منە خەڵک بیر لە پرۆژەی استراتیژی نەکەنەوە ینی کۆمەڵی کێشەی زۆر قوڵە هەیە کە سەرچاوەکەی گەندەڵیە کە دواتریش کارەکاتە سەرەوەی گەنجان ناتوانیشیان دەستکە و دواتر ناچار وڵات جێبێڵن و لە ئیجا بخنکێنیا لە کامپێکا گیر خۆن بەدەست ژیانی خۆیانەوە ئەوەی کە گرنگترین شت بێ کە منە مێ باسی کەم ینی لەگەڵ ڕێزم بۆ ئەو دوو میوانەی کە کێشەیەکی قوڵ هەیە لە هەرێمی کوردستانە مەسەلەی زانکۆکانی کوردستان لە ئێستای ئاگردایان خە هیچ ڕوونایە هەرمووی داخە هەموو زانکۆکانی کوردستان داخە هیچ ڕوونایە بۆ یەکەم ئەم زانکۆیانە زانکۆی دروستکردنی کادیرن زانکۆی ڕیسێرچ و بەحث نین ئەگەر زانکۆی ڕیسێرچ و بەحث بوون ئێمە هەموو میلیۆن دۆلارە خرێتە ناو ئەم زانکۆیانەوە بۆچی ئێمە کۆمەڵی راپۆرتی باشمان نەدی بۆ کۆمەڵی راپۆرتمانی لە ئاسی عالەمی بۆ کۆمەڵی تاقیکردنەوەی تازە ناکرێت هیچی نابینینەوەی کۆمەڵی مەعاشێت و دابەشەکرێت بەسەر مامۆستا و کۆمەڵی کارمەند لە زانکۆکانە بەشی دووهەمی ئەوەیە ئەم ئێستا حالیان هەرێمی کوردستان ئەوەی کە خەڵک تاعین کردووە کە مەجای بوارێکیکە نامێنێتەوە ئەوەی کە هەیە ئەبێت استراتیژیان بیری لێ بکرێتەوە گۆڕینی سیستەمی خوێندن لە وڵاتەیە تۆ بەشی جوگرافیت هەیە ناتوانانی کەس تاعینکەی دایخە بڕۆ بەشی مارکتینگ کەرەوە کە پێویستە بە خەڵکەیە تۆ بوارێکە هەیە کە کەس پێویستی پێنێ مێژوە کاکە ئێمە بەشی پێویست مامۆسامانەیە یەک دوو کەسمانەیە با حیز بنەوەوانی کە ئەبێت تو کۆمەڵی بەشی تازە بێنی مەسەلەی ئایتی هەیە مەسەلەی کۆمەڵی زانستی تازەیە کە ئێمە هەر ئاگامان لێ نییە ئێستا بڕۆ لە کۆلێژە تەکنیکەکانە بەرازیلی ساڵی 1970 و 1985 ئیشی لەسەرەکرێ یعنی مشکلەکە لەوایە تۆ خوێندنێکە هەیە ئەپدەیت نابێتەوە تازە ناکرێتەوە بە پێویستی بازار ینی حالیان ئێمە گەورەترین کێشە لە ئێسایە بۆ گەنج ئەوەیە کە ئەیان بنە زانکۆ 4 ساڵە خوێنن پارید نییە پێ سەرفەکرێن بەتابەتیان زانکۆ ئەهلیانە پارێکی زۆر بە عایلە سەرفەکرێ بەمین سەرفەکرێت دوایکەیەتە دەرەوە نەبانەڵم لەگەڵ ڕێزمایە ناتوانین کەم بەڵام شتێکی پێ نییە کە بتوانین لەو بازارە خۆی بگونجێنێ ینی کێشەکە لەوایە کۆی سیستەمەکە هەڵی قوڵی تایەوە ئەبێت چاکرێ اینجا کۆمەڵی مشکلەی کێشە هەیە خوێندن لە حکوومەت ئەمە واقعێکی زۆر تاڵە بۆ زۆر خەڵک
ئێمە لە سیستەمێکە ژیان جاران نیوە سۆشیال بوو یا سۆشیالیست بوو حکومە دەرکەس تاین خوێندنی کردایە باوکی من تەخەڕۆجی کردو 16 تاین بووە بەڵام کێشەکە لە چیایە ئەم شتە ناتوانێت بەردەوام بێ و لە ئاخریش فەشەلێنێ بڕۆ هەموو وڵاتە کۆمونیستیەکان لە ئاخیرا فەشەلێنێ ناو ناتوانانی بەردەوام بن ئەوەی کە هەیە ئەوەی کە مشکلەیە حکومەت ناتوانێت هەموو دەرچوەکان تاعینکە بە تایبەتی بەو ڕێژە زۆرەی کە ئێستا خەڵک ئەخوێنێ خوێندن هەرەوە نییە کابرا حەزی لە خوێندن بێ ئێستا خوێندن بۆ بە شتێکی کۆمەڵایەتی تۆ خوێندن تەواو کردو ئەگەر خوێندن تەواو نەکرد بێ ژنە نایەنێ کێشەکە لەوەیە یعنی ئێستا تۆ ئەگەر پێمان وایە بێ خوێندن و تەواوکردنی زانکۆ وا بکە کە خەڵک ئیشی لە لای حکومەت دەستکەوێ ئەمە بۆ خۆی کێشەیەکی گەورەترێت چونکە باش ئەم جیلەی ئێستا ئیشی دەستکە و جیلی داینده چ بکە کێشەی ئابووری هەرێمی کوردستان و دروستبوونی هەلی کار بۆ گەنجانمان زۆر لەوە گەورەترە فەرموو قسەکان بوورە کێشەی ئێمە زۆر لەوە گەورەترە کە ئەم ساڵی شەڵا ئەم گەنجانە گەرە شوێنێکە شایستیان بێ بەڵام کێشەکە زۆر لەمە گەورەترە کێشەکە لەوایە کە تۆ ساڵ بە ساڵ تۆ ڕێژەی عراق لە ساڵ 6 دانیشتوانەکەی تەمەنی خوار 24 ساڵە یعنی بیرەکەیتەوە نزیکی ئەمە نزیکی تقریبا نەگەرین نەبم نزیکی 25 میلیۆن کەسەکە تۆ ساڵانە یەک دنیا گەنجێنیتە پێشەوە ئێمانە ئەبێ کێش ئەبێ حەلەکە زۆر لەوە جەزریتر بێ کە بە تاعینکردنی چەند هەزار کەسێ بێ چکە تۆ پێویستە ڕەنگە پێویستە بە دەیان هەزار هەلی کارە بێ لە ساڵێکە دروستیکەی بەڵێ بەس وەکو کەرتی تایبەت کە ئێستا باز لە کەتی تایبەت دەکرێت ئەوەندەی کە بەڕێزت لە بواری ئابووریە کاریشتان کرد و شارەزایکی باشتانەیە یعنی ئێستا پێ دوایە بەمانە ڕاستەقینەی کەرتی تایبەتمان هەیە یاخود قۆڕەکاری هەیە دەکرێت وەکو بەدیلی کەرتی گشتی بۆ دۆزنیەوە هەلی کار لە کوردستان پشتی بێ بەسترێت با من شتێک بڵێم ئێمە کەرتی تایبەتمان نییە ینی ئەم قسەیە ئەگەر بیکەم ڕگەینکە ئەمە کەرتێکی تایبەتی زۆر سیر و سەمەرەمانەیە نیوەیە تێکەڵەیەکە لە نیوەی حیزب و نیوەی دەسەڵات و نیوەی گەندەڵی و سەرسۆمانی من ماوەیەک لەمە پێش لەگەڵ کۆمەڵە برادرە باسی هێنانی حیوانە کرا بۆ هەرێمی کوردستان ینی خەڵگەی مەتاری کۆنتترۆل کردو ئەگەر حیوان لە ڕێگەیەوانەوە داخڵ نەکەی ناڵە حیوان بێتە وڵاتەوە ئێمە کەرتی تایبەتمان نییە ئێمە کۆمەڵێکمانەیە دەسەڵاتە سیاسی و عسکەری و وینەکانیان بەکارێنێ بۆ کۆنتترۆلکردنی بازار و قسەیەکی مۆنتیسکیۆ هەیە ئەڵێ قڕ بەسەر و گەلەی کە سیاسەکانی بن بە تاجیر و ئەمە ئەوەیە کە بەسەرمان هاتووە ئەم ڕۆژە ئێمە کێشەکەمان ئێمە کەرتی تایبەتمان نییە کەرتی تایبەت هەبێ کەرتی تایبەت ناچێ مهندسێک بێنێ لە وڵاتێک و مانگی 2 دەفتەری باتێ یەک کوڕێکی گەنجە بات و ساڵێک دەورەی پێ بینەوە یێنێتەوە مانگی 20 وەرەقەی هاتێ ئێمە کەرتی تایبەتمان نییە ئەوەی کە هەیە لێرە فەوزایەکە تێکەڵاو بۆ لە کۆمەڵێشتا ئەوەی کە لە وڵاتە ڕوەیە بریتێ لە فەوزا بە معنای کەلیمە ئەگەر کەرتی تایبەت هەبێ کەرتی تایبەت بیل لە قازانجە کاتەوە بیل لە براودنی نکاتەوە ئێمە کۆمەڵێک زۆر سێکتەرەیە کە خەڵک بۆن منە سادەترین شوێن مەسەلەی شیرەمەنی لە عێراقا با 1 ملیار دلار عێراق ساڵانە نزیک 1 ملیار دلار شیرەمەنی ئەنێتە ناوەوە ینی ئێمە ناکرێ لە وڵاتەیە کۆمەڵی مەشروعی گەوری شیرەمەنی دروست کرێ ئەکرێ بەڵام کە بیریشی لێکێتەوە کەس نایەوە بەرێنانی تێ بکە چکە ترسەیەکی بێ بڵە وڵاتکە بنیوەی بێ بە من وڵاتی ئێمە گەورەترین کێشەی گەندەڵی وەکو سەرەتا پێم وتی واتە گەندەڵیش مێن ئەم کێشانە بە کراوەیی ئەمێنەوە ڕەنگە کۆمەڵە چارەسەر بکرێ بەڵام کێشەی ئەبێ مەسەلەی گەندەڵی حەل کرێ کە کێشەی گەندەڵی حەلکراتوانی بەبێ حکومەت و بازار تەواو لە یەک جیاکەیتەوە و ئەوەش بێ ڕێکخرێ کۆمەڵێ ستێپی باشە ئێمە کۆمەڵی تەجروبەی باشمانەیە کە بۆی تەجروبەیەکی زۆر باش پێشکەشکەین و هیوادارم ینی لە ئایندە ئەم شتانە ئەنگاو بنرێت بۆی وڵاتێکی باشتر دروستکرێت سوپاس دەکەم بگەرم لای بەڕێزت کاژاوخان سەبارەت بە لیژنەی پەرلەمان لیژنەی پەرۆدە خوێنی باڵا بۆ کێشەکەی خۆتاوەکو سەیەکەمەکان قسەتان لەگەڵ کردووە کە داوا بکەن فشار دروست بکرێ بۆی کێشەکەتان چارەسەر بکرێت بەڵێ چەند جارێک سەردانی لیژنەی خوێندنی باڵامان کردووە لە پەرلەمانی کوردستان و نزیکترین کاتی لەم چەند هەفتەیە پێشوا بوو سەردانی نووسینگەی سلێمانی پەرلەمانی کوردستانمان کرد لەوێ بەڵێن یان پێیان کە بەدواتچوون بۆ کێشەکەمان بکرێ و ئەم ڕۆژ قسە کراوە لەگەڵ لێژنەی خوێندنی باڵا لە پەرلەمانی کوردستان بە هەمان شێوە بەڵێنی ئەویان پێین بەدواتچوون بۆ کێشەکەمان بکەن و نووسراو بەسەر و خۆیان بکەن پشکم ئینشاء الله جوابێک باشە بەس وەکو هەلی کارێنیت لەو دەرچوانی زانکۆ پەیمانگەکانی خۆ بەسیەکەمان گەڕاونە لە بواری کەرتی تایبەتی چەلێکی کارەیە تا سوودی لێوی ئەوەی من ئاگادار بم دەرچووی زانکۆ پەیمانگەکان سێیەکەمەکە تا ئێستا هیچیان هیچ کام لەوان چکە پەیوەندیمان هەیە و ئاگادارین هیچ کامیان ئیشێکی شایستەیان نییە کە تایبەت بێ بە پسپۆڕیەکەی خۆیان ئێمە کاتێک خوێندن تاواکەین ئەمانەوە کارێک بکەین پێویست بێ بە پسپۆری خۆمانەوە نەک شتێک بکەیت پێویست نەبێ بەو شتۆکە ئێمە خوێندومانەوە زۆر بەشتیان لە ماڵەوەن و
ئەوەی ئاگادار بم چەندانەیەکیان هەیە تووشی باشە بە کورتی ئەگەر شتێکت مابێ لە سەرداوەکارەکەی خۆت ئێمە لێرەوە داوا لە هەموو ئەندام پەرلەمانەکان ئەەکەم ینی هەوڵێک بۆ یەکەم و دوم و سێمی سەر ئاسی زانکۆ پەیمانگەکان بۆ ساڵی 2015 بۆ 16 بدەن تاکە لەم چاوەڕوانیە ئەمان هێڵنەوە و بە حکوومەتیش ئەڵێم ئەگەر ناتوانید یەکەم و دوم و سێمی سەر ئاسی زانکۆ پەیمانگەکان وەربگریتەوە با زانکۆ پەیمانگەکان دابخرێت. سپاس دەکەم کاک تۆر دوای پرسیارشتم بۆ بەڕێزت وەکو کەرتی تایبەت یعنی بۆچی نەیتوانی هەلی کار بۆ دەرچوانی زانکۆ پەیمانگەکان بڕخسێنەوە بۆ چارەسەریش چییە بۆ ئەم کێشەی کە ڕوو لە کوردستانە کرد؟ وەڵام تەیدی کاگێ منەکەم کاکە کەرتی تایبەت کەرتی تایبەت نییە کەرتی گشتیە بەس بە ناوی تایبەت چونکە ئەوەی کە هەیە کۆمپانیا و شتەکان لە وڵاتە یعنی ئەگەر بیان ژمێری بەر لە پەنجەکانی یەک دەستێ ناپەڕێ ئەوەی کە ئەگەر کۆمپانیایەک بێت و تایبەت بێ و یعنی سەر بەخۆ بێ هەمووی هی فلانە بەرپرزی فلانی تر بەرپرزی فلانی تر حیزبی فلانی تر حیزبە بۆیە بەڕاستی کەرتی تایبەت من شتەی دەکەم نییە لە هەرێمی کوردستانە ئەوەیش کە هەیە ئەوەیش کە هەیە یعنی کا حەجیم حکوومەت یعنی تاوەکو ێستا دەرفەتی کار بۆ ئەوانەیە کە واستەیان هەیە بۆ گشتی هەر ئەوانش کە واستەیان هەیە لە ئەوانیشن لە تایبەت کەواتە یعنی یان بە میزاجی مەسوولی ئەو شوێنە ئیشک ئەو شوێنەی کە کۆمپانیایە کە دەستی کارێکی هەیە دێت میزاجی لەگەڵ چیابوودایانێ ئێترە بەداخ و کەسەرێکی زۆرە تا خزمەکانی ژۆسابێ بەخوا دراوسەکانی بەریان چارەسەر من چارەسەر کاگێ من بۆنێ منەوەتی کۆمەڵێک پسپۆر دابنیشێ و نازانم پلان و ئەمانە من بەڕاستی مەش هیچ نییە یعنی ئێستا هەموو کەسێکە زانێ ئەم وڵاتە هەیە هەمە کارێ هەیە هیچ کارێ کاکە هەمووی بابێ یەک کارە بێ یەک کارە هەبێ لە وڵاتە زەمان هەبێ بۆ یەککاری هەموو کەسێک دەتوانێت بژی کەواتە من پێشنیارەکەم بابێن پەرلەمانی تازە ئەوەی کە کاژاوخان و هاوڕەکانی تەکلیفیان لێەکەنەوە بە قوربان و ساعقا بین کە کاکە بەدەممانەوە بێن بە هەر هەموو فراکسیۆنەکان یەک پرۆژە بن بە حکوومەت هێرێمی کوردستان وەرە کاکە فەرمانبەرانت ڕێکخەرەوە فەرمانبەران بەس با لە کەرتی گشتی ئیشکەن بیکەرە اختیار بەس با لە تایبەتیشکەن یان لە گشتی لە جاران بۆ نمونە کەسێک لە ساڵی 60ەکان وتی باوکم تعین بخێننی تاوا کردەوە تعین بووە خەڵەکە بووە لە ساڵی 60ەکان وتویانە کاکەوەرە تۆ تعینە بیان عرزت بەمێ عرز و ئاوت بەمێ لە لادێکانە لە ناحێ و قەزاکانە وتێتی تعینە بوو وتێتی تر وەرە هەرچی عرز و ئاوی هەبوو ئەگەر تاپۆژوێ لێی سندوێتەوە ناوی لێ دەرکردو و معاشی پێداوتێتی بڕە بۆ خۆت بژی ئێسا معاش خۆرە زەوی و زاریەیە باخەیە تاپۆی هەیە مۆڵی هەیە نازانم هەموو شتێکی هەیە. سپاس دەکەم کاکێ من نیو خولەکیش بۆ بەڕێز دەگەوەکو چارەسەر مابێت سپاس دەکەم بە کورتی. زۆر سپاس وەڵا هیوادارم کابینی نوێ خەریکە دروستە بێ و ئیشەڵا سەرکەوتووە بن و گرنگترین شتەوەیە بتوانن خەمێکی جدی لەم کێشانە بخۆن و وا بکەن گەنجی وڵاتە دڵی بە وڵاتە خۆش بێ و بەردەوام تیا بمێنێتەوە و کۆمەڵێک کار بکەن بۆی ینی هەم ئەمە دوورمەودایە وڵاتە گەر بتێتەوە وڵاتێکی سەرکەوتوو هەبێ وڵاتێکی استقراری تیا بێ ئەوەیە کە ئابوورێکی بەهێزی هەبێ و ئابووری بەهێزش پێویستی بەوەیە کۆمەڵێ چاکسازی ڕیشەی تیا بکرێم چاکسازی ڕیشەیانەش وا کاکە هەلێکی کار زۆر بۆ گەنجی وڵاتە دروست بێ. سپاس بۆیەش سپاس بۆ بەڕێز هێمن محەممەد بەرپرسی بەشی لێکۆڵنەوە لە ناوەندی عێراقی بۆ لێکۆڵنەوە شکارە سیاسەکان لە هەولێر هەروە لە سلێمانی دکتۆر بێستون حەمەد ساڵح سکرتێری ڕێکخراوی قوتابیان کاژا و شاب نوێنەری سێیەکەمی زانکۆ پەیمانگەکان 2015-16 سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ.